ئارێوەڵە کاکسەکار ئەگەر پێم بڵێ زیانەکە دوای ئەوەی کاتژمێر 12:50 خولەک یەکەم پەیوەندی تەلەفۆنی بە ژووری سەیتەرەی بەرگری شارستانیەوە کراوە کە ڕووداوێکی ئاگر هەیە لە شەقامی مەخمور لە ناوچەی پیشەسازی لە شوێنی فرۆشتنی گاز وەک دەبینینە شوێنەی لە پشتمەوەیە شوێنی فرۆشتنی گاز و ڕوونی ئۆتۆمۆبیلە دەست بە جێتیمەکانمان گەیشتنە شوێنی ڕوودا وەک دەبینین نزیکەی کاتژمێرەکە سوپاس بۆخوا توانرا ئاگرەکە کۆنتترۆل بکرێت کە زیانەکەشی تەنها سوستانی ئەو دوو تانچە و ئۆتۆمۆبیلەکە کە کاری گواستنەوەی سوتەمەنی دەکرد. ئاگرەکە توانە کۆنتترۆل بکرێت بە شێوەیەکی زۆر ڕێک پێک هەموو تیمەکانی ناوشار بەشدارن.